زانین بکەیە چالاکی بکەی ئیش بکەیە کار هەموو شتێک ئەگەر بەتەنە علم بی لە مێشک بی یان لە دەفتەر بی یان لەسەر کۆمپیوتەر بی بەکەلک نایە بەڵام ئەتوو کە پێویستەکانت بەکارهێنا توانیت بیکەیە کار بیکەی ئیش بیکەیە جیهاز بیکەیە کودە لە ئینسترومنتێک ئەو وەختی ئیشەکە بە تەواوەتی علمەکەی بەکاردێنی بە قوتابەکانش دادرشین لەگەڵیان ئەگەر ویستمان پرۆژێکی تیجاری یان سناعی لۆیان بکەین ئەمە ئامادەینە هاوکاریان بین حتا ببنە خاوەن پیشە ببنە خاوەن ئەو شتێک کە خۆیان درستیان کردە بیتوانن فایدەی لێ بینن بیتوانن بەکاری بینن لە خزمەتی خۆیان لە خزمەتی ملەتی خۆیان ئەگەر ئەوانە نەکەن ئەمە نامینێ لە دوا دەمێن لە دوا ماین ئەمە داخی دەبینە ملەتێکی دواکەوتوو ئەمە دەبی تەکنۆلۆژیای تازە ڕەسەن هاوچەرخ دەبی ئاماژە بکەین دەبی بیناسین دەبی بەکاری بینین دەبی درستی بکەین فکر و عەقڵی خۆتان بەکار بینن لۆ دروستکردنی ئایندەی خۆتان